سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ لەسەر داوای گروپی ڕۆشنبیری هزرە بابەتێکتان پێشکەشەکەم لەسەر سایکۆلۆژیای مێگەل و چۆنیەتی بە مێگەلکردنی تاچی ئێمە. هەڵبەتەوە لەسەر داوای ئەوانە ئەم گروپە بەڕێزت دیارە نیازی کردنەوەی کۆرسێکیان هەیە بۆ هۆشیارکردنەوەی تاچی ئێمە، کۆمەلگای ئێمە، و ئەوەی کە من دەمەوێت لەگەڵیانە بەشدار بم وەکو سوپاس، ینی وەکو هاوکاری نییە، چکە ئەم گروپە بەڕێزە کۆمەڵێک گەنجی جوانن، من یەک توێکیانە ناسم، دێن قوربانی زۆرە دەن لە پێناو هۆشیارکردنەوەی تاچی ئێمە. هەڵبەت ئەوانە جێگای دەستخۆشی و سوپاسن، بۆیە منیش وەک سوپاس بڵین لەگەڵیانە بەشدارە بم. هەرچەندە ئەوان داوایان کرد کە من بە شێوەی لایڤ بەشدار بم، بەڵام بە حکمی من فەیسبوکم نەماوە، فەیسبوکم داخستووە، ئیتر بۆیە گوتیان دەکرێت بە تۆمارکراوی بڵین لەگەڵمانە بەشداربی. وەک باشم کردەوە وەکو سوپاس، ینی هاوکاری نییە، چونکەوانە جێگای سوپاسن، جێگای دەستخۆشین، جێگای ڕێزن. ئەم کۆمەڵە گەنجە جوانە بە ئەرکە ڕاستەقینەکەی گەنجبوونیان هەڵست، کە بە حەقەت ئەوە جێگای ڕێزە بۆ من. ینی هەمیشە من ڕێزیانەگرم و هەمیشە ئەوەی لە توانامدا بێت من لە خزمەتیانە بە. بۆی کاتان زۆر نەگرم، بابزانی سایکۆلۆژیای مێگەل چییە و تاچی ئێمە لەکوێدا بە مێگەلەکری و چۆنی بە مێگەلەکری. باشە، تەمەن مێگەل بریتە لە چی؟ مێگەل بریتە لە کۆمەڵێک مەڕ، باشە، واتە کۆمەلگای مەڕەکان. ئیتر 200 سەرمەڕە 300 500 100 هەرچەندە ئەوە مێگەلی پێگوتری، باشە، واتە کۆمەلگای مەڕەکان. کۆمەلگای مەڕەکان کۆمەڵێک تایبەتمەندی هەیە، ئەو تایبەتمەندیە وەکو مەڕ تایبەتمەندی مەڕە، واتە بۆ ئەو نەعیبێ نەشورەیە نیچە، ینی هیچ گرفتێدا نیە. بەڵام کاتێ ئەو تایبەتمەندیە گوازرێتەوە بۆ من و تۆی مرۆڤ، چونکە من و تۆ مەڕنی، واتە بوونی ئێمە فیترەتی ئێمە جیاوازە، ئێمە نازانین مەڕبوون چییە، بۆیە بە دین ڕۆڵی مەڕیش ئەژێڕین، ئیتر هەم مەڕ ناشیر نەکەین، هەم کارەکەشمان پێ ناکرێمە. چۆن لە کۆمەلگای مەڕەکاندا با بڵین لە ناو مێگەلدا کۆمەڵێک تایبەتمەندی هەیە، باش، هەتا و تایبەتمەندیانە نەناسین، نازانین تاک لە کوێدا بە مەڕەکرێ و چۆن کۆمەلگاکان بە مێگەلەکرێن. هەڵبەتەوە نەزەریە، ینی بیردۆزە، بیردۆزی بە مەڕکردنی بە مێگەلکردنی کۆمەلگاکان هەم لە ڕووی فکرەوە بیردۆزە، هەم لە ڕووی سیاسی و کاری لەسەرەکرێ، هەم لە ڕووی ئاینیەوە. ینی هەمیشە بە مێگەلکردن وەک بیردۆزێک کاری لەسەر کراوە و بە تایبەت بڵین لە سەدەی ڕابردووەوە تاوەکو ئێستا ئەو بابەتە بەردەوامە، ینی زۆر گەشەی پێدراوە ئەسڵان، ینی لە هەموو کۆمەلگاکانە، لە هەموو ئاستە سیاسی جیاوازەکانە کاری لەسەرەکرێ، چونکە ئەوانە نانیان لەوەدا کە تاکەکان بە مێگەل بکەن. مێگەل چییە؟ مێگەل وەک باسم کرد بریتە لە کۆمەڵێک مەڕ، باشە، ئیتر ژمارەکە بوویەوە، جا هەرچەند 100 مەڕدانین مشکلم هەن ناوێ، بەڵام ئەوانە تایبەتمەندیان هەیە، باشە. مێگەل ئەبێ لێ بخوردێت و ئەبێ کەسێک بێ لێی بخڕێ، ینی بەخۆی ناڕوە، واتەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی مێگەل. ئەبێ لێی بخڕی بیبەی بۆچی بۆ لە وەرگا، ئیتر لەوێ لەوەڕەخوا و دواتر ئەبێ بێی بینیەوە. بەڵام ئەوەی لێی دەخڕێ ئەبێ سایکۆلۆژیای مێگەلەکە بزان، چکەگە سایکۆلۆژیای مێگەل نەزانی تو هەریەکی بۆ لایگەڕوە پێت کۆ نابنەوە. بەڵام ئەوانەی کە بڵین پیانە گوترێ شوان، چونکە سایکۆلۆژیای ینی مەرجی شوانبوون چییە، تۆ بی سایکۆلۆژیای مێگەل بزانی. مێگەل سایکۆلۆژیاکەشی وەندە قورس نییە، ئەو بەس لەوەڕی دێ، ینی هیچکەی نایە. ئیتر دەیبا بە فیکێک دەیبا، فیکێکی بۆ لێدا ئیتر دەڕوە بە فیکێکی کویانەکات و دەیانگەڕێنەوە بۆ ئاخرەوان لەوەڕیان خواردەوە. ینی مێگەل بەس لەوەڕی دێ، هیچکەی هەیە، بیرکردنەوەی نییە، گرنگەوێ یەک بێ نییە فیکەی بۆ لێدا بڕوە لێ بخڕێ. ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی.
لەناو مێگەلدا ڕابەرێکی ڕابەرەکە بڵین بە کوردەواری خۆمان بەرانی پێدەگوتری. بەران چییە؟ بە عەرەبیەکەی مڕیاعە. بەران یا بڵین مڕیاعی مێگەل ئەوەیە کە هەر لە مەڕبوون داماڵراوە، یعنی لە دایک و باوکێکی مەڕە لە دایکە بێ، بەڵام هەر بە بڵین بە بچووکی بە کاوڕی دێنن لەگەڵ مێینەی گوێدرێژەکە داێنن، واتە شیری بڵین ماکە دەخوا. باشە بە بیکەین عەشایری، شیری ماکەر دەخواتنەوە. ئیتر تاوای لێ دێت وا هەستەکە کەەوە داچێتی وە هۆگری ئەوە بێ، واتە شیری مەڕ ناخوا، لێ ناگەڕێن شیری مەڕی بخوا، شیری گوێ درێژەخوا. کاتێک بڵین گەورە بوو ئیتر شوانەکان بڵین دەیخەسێنن، بۆچی بۆی هەمیشە بەهێز بمێنێتەوە. ئیتر ئەوجە زەنگوڵ و شتیوانشی پێوە دەکەن، هەیکەلیشی گەورەیە و مڕیا بڵین نابڕدرێتەوە، واتە خوریەکەی نابڕنەوە، بۆی هەمیشە قەبە دەرچی. واتە سەرکردەی مەڕەکان بەکەرکراوە، ینی بەکەر کراوە، ینی لە مەڕبوون داماڵراوە، بەڵام مێگەلەوە نازانێ. مێگەل تەمەشاکە ینیەوە جیاوازەوە. ئیتر ئەو نازانێ، مێگەل نازانێت بۆ چکە مێگەل خۆ بیر ناکاتەوە، یعنی خراپی مێگەل لەوەدایە کە بیر ناکاتەوە، بیرکردنەوەی نییە، بەڵکو بەس چاویە شتەکە چ بینێوێ. سەرکردە بەکەرکراوەکەی ئیتر ئەبێتە ڕابەری مێگەل. ئیتر ڕابەر بۆ کوێ چوو مێگەل هەر بە دوای داڕوات. بۆ ئیتر ئەوان متمانەیان بە سەرکردەداوە بە ڕابەرداوە و ڕابەر لەبەری ئەوان بیرەکاتەوە. ئیتر ڕابەر لە هەڵدێرەکە خۆی هەڵدا مێگەل بە بەیەک و دوو بە دوایداچی، ئەوان بیر ناگەنەوە. بۆ ئەخر ڕابەر هەڵە ناکە کاکە، ڕابەر لەمە باشترە، سەیری قەد و باڵایکە هەیکەلی لە ئێمە گەورەترە. ئەوان نازانن فێڵیان لێکراوە، ئەوە شیری گوێدرێژی داوەتی کاکە، ئەسڵن لە فیترەتەکەی خۆی لادراوە، واتە لە سروشتی خۆی لایەنداوە، واتە فێڵیان ینی سەرکردەیەکی مزەیەفیان بۆ دروست کردوون. مێگەل سەرکردەیەکی درۆینی بۆ دروست دەکرێن، قەبەی بۆ دروست دەکرێن، بۆی دانرێ، ئیتر بە دوای داڕوە. ئیتر جەنابی مڕیاعیش بە دوای گوێ درێژ داڕوە. زۆرە تو قوربەسەر مێگەل، ینی مێگەل بە دوای مڕیاعی داڕوە، مڕیاعیش بە دوای گوێ درێژ داڕوە، ئەوجە دەبی مێگەل چی بەسەبێ ئەوێ. بۆیە زوو مەسەلەن سیارە لێیانەدا لە هەڵدێر دەدێدرێن، بۆ ئەخری سەرکردەکەیان بەکەرکراوە، ئەویش بە دوای گوێ درێژەکاڕوە، واتە لە سروشت خۆی لایداوە، ینی شێواندوێنە، سروشتەکەی شێوێنراوە، ئەوش بە دوای گوێ درێژاڕوە، گوێ درێژ هەر گوێچکەی بادەوە ڕۆتاڕ ئەوە مێگەلیش بیر ناکاتەوە. ئیتر متمانەی بە مڕیاعەکەداوە بە ڕابەرداوە تاڵ ڕاگرتنی مێگەل لەلایەن هەر کەسێکەوە بۆچێ بۆی سوودی لێوەرگێ. واتە مێگەل هیچ سوودێکی بۆ خۆی نییە، هیچ سوودێک، بەڵکۆی هەیەی باز لەوەڕە، ینی لەوەڕی بینی تاوە، ینی باز لەوەڕی دەوێ. باش ئیتر دۆشینەکە چونکە بە جەماعیە ئەوان هەستی پێ ناکەن کە بەروبوومەکە یانی ئەو وژەی کە لە لەوەڕەکەیە کۆیان کردووە بە فیکەکە ڕۆیشتن چون لەوەڕیان خواردو بە فیکەیە گەڕانەوە، ئیتر دەیان دۆشنەوە جارێ ئەوان ئەو بە چاکە وەرەگرنەوە بابەتی بۆ ئاخرەوە دەدۆشرێن. ئەو وزەی کۆیان کردووە کاکەشوان دێت دایان دۆشێت و شیرەکەی بڵینەوەی دەیکاتە سپێمەنی وەکو خۆی سوودی لێوەرەگرێتی دەفرۆشێ، یان جاروبار بڵین جووتێک سەرمەڕیان لێفرۆشێ، مێگەل هەست پێ ناکە خۆ ئەو نەقسی کرد چیە ئەنی هیچ نییە. یا گەلە گورگێک دێت هەمیان ڕاکە ڕاکیانە، واتە بۆوان گرنگ نییە گەلە گورگ دێ 5 کەسە خنچێنێ سی دەباتن یەکی نازم چ لێ دەکەن، ئەو بۆوان گرنگ نییە، گرنگەوێ خۆی دەربازمێ، واتە لە سەیەک بە وەڵام نایەن چکە سروشتی ئەوان وایە ئەبێت ینی خۆی ڕزگارکە.
ئیتراوان بە تەمای مڕیاینە ینی بە تەمای بەرانەکەینە بەرانیش وەکووان ڕاکەڕانکە چکە بەرانیش بە تەمای ئەوەیە کە مەڕەکان بیپارێزن خۆ بەرانیش جیاواز نییە بەڵکو ئەوە مێگە لە بە جیاوازی بینێگەنە خۆش هەر مەڕەکەی بەڵام خراپتریشە چکە کەرێنراوە یعنی ڕابەرەکەیان لە خۆیان خراپترە چکە کەرێنراوە ئەو شیری گوێدرێژ پێدرا ئیتر کەسیان لەسەویتر بە وەڵام نایە ئیتر هەر جاری گەلەگورێک بێ ئەوە بەو نەفسی تاس و نەفسی حەما ئەو بەزمیان پێ دەکە کەس لە سەریتکە بە وەڵام نایە گرنگ ئەوەی ماوە ئەوی مرد ئەو هەن ینی بۆوان چێشەک نییە وە دێن خوریەکانیانە بڕنەوە ئەو بڕینەوەیە ئەوان بە چاکاریەک وەرەگرن ئەوە نازان خوریەکەشیان پارێک یان دەفرۆشی خوریەکەشیان دەفرۆشی و شوانەکەت دەکری یاریان لەگەڵ بکە دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان یاریان لەگەڵ بکاتن ئەوان ئەوە بولانێ بە سۆز و شتیوان تێبگەن بەڵام شوانەکە هەر کاتی من و تۆ بڵێ هاوڕێی من و تۆ بێت داوەتمانەکە یەکێ لە بەرخەکان ئەکات بڵین ئەکاتە داوەتێکی باش و پیاوەتێکە بۆ ئەو جەرگ شتانەکەش بۆ داچی و نەقسەکەش لە مێگەلا ڕوەدا بەڵام مێگەل هەست بۆ شتانە هیچی ناکە هیچ یعنی بۆ چونکەوە گوتم ئەوان بیرکردنەوەیان نییە گرنگ ئەوان دووشتیان بەلاوە گرنگە یەک کەسێک لێیان بخورێ دوو لەوەڕ هەبێ باشە وە لە ناو مێگەلیشە ینی کەسێکەکان بە ڕابەر کە مڕیاعەکەیە ینی بەرانەکەی ئەبێ ڕابەری هەبێ مێگەل لەبێ ڕابەری هەبێ ناتوانێت بۆ چکە بەخۆی ناڕوە ناکاکەوە یعنی مشکلەی مێگەلی ئەوێ ناڕوە ئەبێ بیڕوێنی لی بخڕی ئەبۆی ئەوەی لی دەخڕی وەک باسم کرێ بێ سایکۆلۆژیاکەی بزانێ ئیتر جگە لەوەش ینی کە بڵێن ژیانی ئەم دنیاە بۆ شوانێک بۆ ئەو کەسەی کە سەرپەرشتی مێگەلەکە کە خۆش دەکاتن مێگەل بڵێن شیریەدادێ شیرەکەکەن ماست و پەنیر ۆشتانە هەندەشی دەفرۆشتنەوە ناوەناوە جووت سەرمەڕێگە فرۆشی پارەی دەسەکەی پێداویستەکانی تری ماڵەوە دابینەکە خوریەکەیان نەفرۆشی کاوڕەکەیان نەفرۆشی و مێگەلەکە زیاد دەکەن زاوزێ دەکەن ئەوژە لە بەڕا لیان دەفرۆشی تا ینی ئەوانە هەمووی بەس سوودن ئەوە جگە لەوەش لە بۆنە ئاینەکانە جووت سەرمەڕێک مەسەن دەکەنە قوربانی بۆچی بۆی لەو دنیاش ینی بەهۆی مێگەلەوە دەرباز بن بەس مێگەل هەست بۆ ناکە بۆ چکەوە بیر ناکەنەوە بیر ینی مشکلەکەیانەوێ ئەوانە بیر ناکەنەوە و ئەوانە بە سروشتی خۆیان وان دەبی وابن دەبی بۆ شێوازە باشە ئەو بە شێوە گشتەکەی ینی بە شێوە گشتەکەی ئەوە تایبەتمەندی مێگەلە باشە تاک چۆن بە مێگەلەکەی اینجا ئێستا و تایبەتمەندی مێگەلمانزانانی تەوان بە خێرایی بۆی کاتان زۆر نەگرم تاک چۆن بە مێگەلەکرێ تاچی ئێمە کۆمەلگای ئێمە چۆن بە مێگەلەکرێ واتە ئێستا هەر بەڕێزێک بەویتر بڵێ کاکە تۆ مێگەلی تۆ بە مێگەل کرا ئێ قبوڵی نییە پێی ناخۆش بەڵام کاتێک بۆی وردەکەیتەوە کاکە تۆ بە مێگەل کراوی ئەو کات جوانێت تێنەگە بۆ چونکە سیفەتی مێگەل وایە تێناگە یانی ئەو بەس چاوە بینێت چاو یانی ئیشەکەی بەس چاوە لەوەڕیشی هەبێ بەڵام خراپی بە مێگەلبوونی ئینسان چییە ئەو ئەگەر لەوەڕیشی نەدەیە ینی خۆراکی پێ نەدەی زۆر کێشەی نییە دروشمێکی بۆ فرێدا چکە دروشمیش هەر بە لەوەڕ تێگە ئینسان بۆ چونکە ئەو بە سروشتی خۆی ئەوە نییە واتە ئەو تایبەتمەندی مەڕبوونی تێدانیە خۆ بەڵام بە مەڕ ئەبێ واتە هەم مەڕ ناشیر نەگە واتە ئەو شێوازی مەڕبوونە ناشیر نەگە مەڕ بە سروشتی خۆی جوانە واتە کاتی تۆ ئەبینی مێگەلێک ئەڕوا جوانی شتێدا ئێستاتیکای شتێدا هەیەوە کاتی ئەبینی لەم شاخ و چێوانە بڵین مەڕ و ماڵات بڵاو بۆتەوە جوانی شتێدا هەیە کاتێ لەوەڕەخوا جوانێکی تێدا جوانێک بە چاوەدا جوانێک بە سروشتەدا بۆ ئەخر ئەوانش بەشێکن لە سروش واتەوە تایبەتمەندی خۆیانە کاتێ ئەدۆشرێن هەماشت جوانیش تێدا هەیە ئەوانە هەمووی جوانیە بۆ چونکە ئەوانە سروشتی خۆیانە بەڵام تۆ کاتی ئەبینیم کۆمەلگایەک گروپێک لێ خوردێ وەکو مێگەل خەمووی جوانی تێدا نییە بۆ ئەخرەوە تایبەتمەندی ئەو نیە مرۆڤ نابێت لێ بخوردرێ مرۆڤ بۆ چکاتوانێ بیر بکاتەوە
واتە ئەو بەس چاوی نییە، واتە مرۆڤ بەس سیر ناکە، ئەبێ ببینێ بێ مرۆڤ بەس گوێ لێ نابێ، ئەبێ ببیستێ. بۆچی بۆ چکە بیرەکاتەوە هۆشی هەیە، ئێ بەس مێگەل نیتی ئەبێ وابێ یان ئەبێ لێ بخوردێ. کۆمەلگای ئێمە چۆن بە مێگەل کرەوە؟ من کۆمەڵێ نمونەتانە دەمێ، ئەوی تر بۆی کاتان زۆر نەگرم، ئەوی تر با بێتە بەشێک بۆ گفتوگۆی بەڕێزتان وە هەم لە زاکری خۆتان تاوتوێ بکەن. من کۆمەڵی نمونەتانە دەمێ بزانن تاک چۆن بە مێگەلەکرێ. باشە ئەگەر بڵێن لە سێکتەری حەزبیەوە سەیری بکەین، لە سێکتەری حەزبیەوە ئێمە بەشێک لە حەزبەکانمانەیە دەڵێن ئێمە ئەلمانی، هەڵبەت لەناو کەوانەیە ئەوانە ئەلمانیەکان دروشمێکیان بەرز کردوێتەوە کوردایەتی. هەڵبەت من گوتومە چەمکی کوردایەتی ڕێک فرێدنە ناو تەنەکەی زەبڵ، ئەوە چەمکێکی ئافیونیە ئەزم، ئافیونیە بەس دەتان گەمژێنی بەس دەتان مەڕێنی. چونکە من گوتومە ینی کوردایە چەمکی کوردایەتی وەکو خۆراکی لە قوتونراوی بەسەرچوو وایە، چەندە هەوڵی جوانکردنی دەرەوەی بدەیت هیچ لە دۆخی بۆگەمبوونی ناوەی ناگۆڕێ. چەمکی کوردایەتی چەمکێکە بۆ بەمەڕکردنی کۆمەلگای ئێمە. لە پەنا ئەم چەمکە درۆینەوە ببورن چەند هەزار گەلی ئێمە کراوەتە قوربانی. دەی سوودەکەی بۆ جیفانی شێچوە کوازەر و روزیانی مڕیاعەکان، ئەوەی کە مێگەلەکە کردوونی بە مڕیاع کاکەوانە مڕیاعن، ئەوانەی کە خۆیان ناوناوە ڕابەری ئەو گەلە هەریەکی ڕاز دەبێت و خۆی یەکا بە ڕابەری ئەو گەلە، ئەو مڕیاعن زیاتر نین. بەس مێگەلەوە نازانێ بێ پێشەوەیان چێ بێ لی بخڕێ، پێشوەیەک بە پێشی بکەی بڕوە سیرکەن چەندیان ئەو گەلەی ئێمە لە هەڵدێرە هەڵداوە بە ناوی چەمکی کوردایەتی. ئیتر سیرەکە لەوەدایە ئەوانە دەڵێن ئێمە ئەلمانی، سەیریان کە مەکتەبی کۆمەڵایەتیانەیە، ئێکاکە ئەلمانیەت و مەکتەبی کۆمەڵایەتیان گوتیان، بەس مێگەل بیر ناگاتەوە، بە مێگەل بۆکانیان بیر ناکەنەوە. سەیریان کە حەزبەکان وەکو کارگەکن، کارگە ینی هەریەکی خۆی بە خاوەنی ئەزانێ، هەریەکی خاوەنی بەشێکە، ینی هەر کاتی ویستیان ئەتوانن تۆ دەرکەن، چکەوانە دسپلینیان نیە. خۆ حزبی کورد دسپلینی لە چێ بوو نیتی؟ هەتا ئەوەی کە ناویان ناوە کۆنگرە و نازام چۆنە، یعنی قایمەک حازرەکەن لەوێن دەربەس شەرعانی لە بۆکەن، خۆیسکە نییە، ئەو شتانە نییە، دیسپلینی نییە حزبی کوردی کاکە وەکو کارگە کە کارگە، یعنی چۆن ئەوانەی کە کاری تێداکەن وەکو کارمەندێک تەمەش وەکو خزمەتکار تەمەشایانەکەن، یعنی بەیانی ویستی خاوەن کارگەکە ئەڵێ تۆ مێوە دەوامی، یعنی ئەوە وەکو منداڵان لە کۆڵان یاریەکەن ئەوەی خاوەنی تۆپەکەی دەڵێ کاکە تۆ یاری مەکە، ئەوە ینی حزبی کوردیش ئەوەیە. ئیتر هەر چێ بێ ئەڵێ بڕۆ تو یاری مەکە تۆپەکەی هیمنە، ئەوە ینی چکە دیسپلینیان نیەوەنە هیچیان نییە، ئەگاڵتە و گەپەکە بەس مێگەل ئەوە نازان هەر بە دواکەوێ چییە لەوەڕی هەیە، یا دروشمیان بۆ فرێدن، دروشمیان بۆ فرێدن، دروشمی کوردایەتی ئێمە هەر کورد میۆر کوورد دەبینێت، تۆ هەر کوردی کاکە خۆ فیترەتێکەوە، فیترەتە تۆ بتەوێ هەر کوردی نەتەوێ هەر کوردی، فیترەت لە تۆ جیا نابێتەوە، شتێک نییە، شتێک نییە لە تۆ جیا بێتەوە. بەڵام مێگە حەزی لە دروشم بازیە، حەزی لە حەماسی حەماسەت، یعنی ئەگەر لەوەڕشی نەدەی بەس دروشمەش لە بۆ فرێدا ئیتر ئەوە دەکات. سەیریان کە بابەتی خیانەت و جاشایەتی و چەمکانە بەرامبەر یەکە گۆڕنەوە. باش مێگەل دێ هەمان قسە کاتەوە، واتە ئەوەی کە بڵێن بە مێگەلی کردووە حزبەی دێ هەمان ئەو کاوێژی ئەو شتا ئاکاتەوە کە حزبەکە دێڵێ، واتە ڕێک بەرامبەرەکە بە جاش و خاین و خۆفرۆش ئەزانێ، بیر لەوەش ناگاتەوە حزبەکەی خۆشی ئەو حزبەی کە ئەو بەجاش و خاین و شتوایەزانێ هێشتا زۆر خاوێنترە بە حەوت ئاو شوراوەتەوە لە حزبەکەی خۆی، یعنی حزبەکەی خۆش شتێک نەماوەنەیکە، حزبەکەی تریش هەمان کارەکە، مێگەلەکەی خۆی وا لێ ڕاهینەوە کە ئەوان خۆفرۆش و خاین و ڕێگرن و نازەم چنەوە ئەو چەتەن ئەوەنە، مێگە بە مێگەل کراوەکانیان هەمان دروشمە گوازنەوە، هەمان شتە گوازنەوە، واتە ئەو بە وەڵی جاش ئەو بە وەڵی جاش هەردووشیان ڕاست دەکەن، بەس مێگەلی هەردوو لا پێیان وایە بەس ئەوان ڕاست دەکەن، واتە بەس بەرامبەرەکە جاشە،
ئەوە نازان جاژون چی خۆ بۆ تەلقین درا فیکێکیان بۆ لێدرا بڕ لێ خوڕە بڕۆ دەڕۆنەوە یعنی بیر ناکەنەوە باش لەوەڕیانە دەنیانەوە تا دروژمیەکیان لە بری لەوەڕەکە بۆ فڕێداوە زیاتر نییە جگە لەوە ئەگە سەیریان کەین تەنانەت حزبی کوردی دوژمنیشی بۆ مێگەل دابەش کردو واتە لە کۆمەلگای ئێمەدا دوژمنەکانی ئێمە داگیرکەرەکانی ئێمەەوە ڕوونە بەس مێگەلەوە نازان بەشێک لە مێگەلەکە پێی وایە ئاگری تورکیا لە ئاگری ئێران بنمونە سارترە باشترە مێگەلەکەی دیکە پێی وایە کە ئاگری تورک سووتێنەرتران لە ئاگری ئێران دوژمنیشیان دابەش کردووە دوژمنەکانیش لە هەردوو لاوە هەر لە مێگەلەدەن واتە هەر مێگەل تێچێ بەس مێگەل بیر ناگاتەوە بۆ یەک گەوجێنراوە ئەو ڕۆڵێک ئەجێڕێ هی ئەو نییە واتە مەڕ بە سروشتی خۆی ینی ئەزانێ مەڕبوون چییە بەڵام کاتی ئینسان بە مەڕەکرێ بە مێگەلەکرێ ئەو نازانێەوە چیە یان دێ ڕۆڵێکە جێڕێ هەم مەڕبوون ناشیر نەکە هەم ڕۆڵەکەش پێ ناکرێ هەم زەرەر و زیان نەک لە خۆی لە نیشتیمانەکەشێدا لە کۆمەلگاکەشەدا واتە ئەوەی نەبووتە مێگەلی ژیانی ئەو مێگەلی پێکەی خۆی خراپی مێگەلبوونی ئینسانەوەیە کاتێک بە مێگەلە کرێوێ ئەوە بە بڵێن بە شێوە گشتێکی ئەوە لەسەر ئەو حزبانی بەناو ئەلمانی ئیسلامیەکانیش هەمان گاڵتە گەپەکەن ئەوانی مێگەلەشیان دابڕاندیە دێن چەفیە دابەشەکە بۆ مێگەلی مێگەل پێوە ئەوشتێکی باشە بۆ ئەخە تۆگە چەفێت لەسە بوو دەکات و زۆر مبارەکی ئەگە چەفێت لەسە نەبوو مبارەکنی ئاوێ مێگەل بیر لەوە ناکاتەوە ینی ئەو چەفی بەس چەفیان داوەتێ حیجابیان داوەتێ ببورن لە بەرامبەردا کەلتوریان لێوەرگرتووە شوناسیان لێوەرگرتووە کە جلو بەرگەکەی خۆیەتی بیر لەوە ناکاتەوە بۆ ئەخرۆ بە لەوە ڕەزانێ پێیان گوتووە کاکە تۆی لەبەرکە ئیشەکە تەواوە یعنی خوالێت خۆش دەبی و ئەتو بەهاش مسۆگەرەکە ئەم مێگەلش کەیف بۆی دێ لەوە ڕەشی بدێتەوە ترە و لەوەڕە بە خەیاڵش بێ وەک گوتم مەڕنە تۆ ناتوانانی بە خەیاڵ بڵێ ها ئەو جیایە بخۆ ئەو ناتوانانی ئەو فێڵە لە مەڕکەی مەڕەوە قبول ناکە ئەو لەوەڕی دێ بە فعلی دێوێ بەڵام وەک گوتم مرۆڤ کاتێ بە مەڕەکرێ ها دروشمێکی بۆ فرێدا ها بە خەیاڵیش بێ بڕێ ئەو سێو بخۆ پێیوە سێو ئەوە ینی چکەیشەکە ئەو نییە نا کاتێ دێ ڕۆڵەکە ژێڕە پێی ناکە نازانێ شتەکە نازانێ هەم ناشیر نەکە هەم شتەکە دەشێوێنێ ئیتر بۆیە هەر بە خەیاڵ دەڵێن کاکە تۆ خوالێت خۆش بیدیر ئەو تۆ ئیشەکەتەوە لەمەوتوە ئەوەکەوەی کە علمانیەکان بەناو دەیکەن دەڵێن تۆ بڵێ کوردایەتی ئیترە تو کوردی خەڵێ واتە ئێمەمانە کورد نین چونکە ئێمە گاڵتەمان بە چەمچی درۆینی کوردایەتی دی و من ساڵانێکە من هەڵم داوەتە ناو تەنەکەی زەڵات چکە مزام درۆیە ینی بەس بە مارکردنە ئیسکە نییە بە مارکردنە بەڵام کاوچام کەم هەڵداوەتە ناو زبڵدان خیانەت چیم لە نیشتیمانەکەم نەکردو فێڵم لێک تاچێ وڵاتی خۆم نەکردو ئەمە کورد بوونە ئەمە ئینسانی بوونە نەک تۆ بێ لە پەنە دروشمێکی درۆینە خەڵک بە مێگەلکەی پێنجنەوەی ئەم گەلەی ئێمە ئەم چەرچی و چەتە و دز و چەتانە چارەنووسیان فەوتاندووە پێنجنەوەی خۆشیان ئیسراحەتیان کردووە بەهۆی دزی و گزیەوە لە پەنا چەمچی کوردایەتی ئەو چەمکەی ئێوەی بەسی بۆ زبڵدان باشە کۆمەڵێک مێگەلی دروست کردووە کۆمەڵێک مڕیاعی کردو لەسەری ژۆرێدانەیە کاکەوە ئەوانە مڕیاعن مڕیا وەکو مڕیاعی مێگەلن ئەوەیە زیاتر نییە بەس مێگەل وەک گوتم دەبێت شتێکە بێ بە پێشی بکەی بڕوە ینی ئەو حەزلی ڕابەرە چێبی ئەوێ بۆ مێگەل ئاساییە بەڵام بۆ مرۆڤ ئاسایی نیە کاکە مرۆڤ بیرەکاتەوە تۆ ڕابەردووە چییە تۆ بۆ بیر ناکەی بخۆت وەریەک سوودی و حزبانە پێ بڵێ بە ئیسلامی بە ئەلمانی بە هەر چیتن هەر ناویشتکێ لەو پەڕی ڕاست بۆ پەڕی چەپ یەک سوودم پێ بڵێ ئەسڵەن لەوەتەی کورد حزبی ناسیوە بەس کارەساتی ناسیوە وەک باسم کرد ئیسلامیەکانیش هەمان گاڵتە گەپەکەن دێنەوەش مێگەلێک دروستەکەن سەیریشیان کە هەرچی حزبە ناوێرێت دەست بۆ
کەسی یەکەمیان بەر بیان گۆڕن بۆ مێگەل قبول ناکە یعنی هەر حزبێک مەسئولی یەکەمەکەی بگۆڕێ مێگەل یەکسەر هەڵەوەشێتەوە مێگەل نامێ مێگەل دەیەوێ ها بەسەوە بیزارێ تەواو کەسکە قبول ناکە بۆ ئەخرەوە هەیکەلی جیاواز بۆیە سەیری بەرپرسەکانت کە بەناو ئەو دز و چەتانە کاتێ دێنە ناو بازار و شتیوە یا دێنە ناو شارەکان سەیری قافڵەی ئۆتۆمبیلەکانیان ئەوەکو مڕیاعی بۆی گەورە دەرکەون گەورە دەرکەون شاخەکانیان گەورە دەرکەن ناش بردرێنەوە ئیتر قەبە دیارن وێ مێگەلیش تەمەشاکە دەڵێ ئەو شتە ئەو جیاوازم بڕوان فەرمون بەس مەڕن بۆیە سیرکەن بەدایان خەتەریات هاتووتە سەرە و نیشتیمانی ئێمە سەیری مەتاڕەکان بکەم زانن چی لێ من و تۆی لێ سیرکەن ئەوە مڕیاعن وەکو گەلە گورگەکە کاتی هێرشەکاتە ناو مێگەل مڕیا پێشەموان هەڵدێ چکۆش بە تەمای مەڕەکان لە خۆی گەڕێ ئەوانیش ئەماشتن بە تەمای مەڕەکان لە خۆیان گەڕێنە ئەو مەڕەکانن ئەوە پێیان وایە ئەوانە جیاوازن جیاواز نین بەسەدا ڕۆژێک تێگەن ئەوانە بەس بە مەڕتانەکەن هیچکە نییە درۆکەن بارەمیان دەغرام عقلیان پێ نییەوانە کاکە بەڵام سیر کە هەرچی بەهاوی بۆ کۆمەلگای ئێمە بۆ تا چێمیان نێشتۆ بۆ ئەخە تاک بەرپرسە بە خۆی بەرپرسە لێ تۆ بنمونە فەرمانبەری چ عیلاقە لە حزبیەتی کاکە تۆ بنمونە چەکداری چ عیلاقە لە حزبیەتی ڕاستە حزبەکە دایمەزراندی ئێویشی دەنگدانی بەتوێ ئیش شەڕەشەقی بەتوێ شەڕەشەقی بۆ مەکە کاکە بۆ بۆی دەکەین دەنگدانی بەتوێت دەڵێ وێنم بۆ بگرێ باشە وێنەشی بۆ بگرە دوای وێنەگرتنەکە یەکشە زار بەچی لێ دەبستێنەوە خلاص بۆ بێ باشێک لە مەڕبوونەکە بۆ واکەی مڕیاەک لە تۆ باشتر بشی منداڵی ئەو جیاوازی لەگەڵی تۆ تۆ بۆ خۆت بە سوکترە زانین لەو بۆ خۆت بەکەمترە بین لەو ئەگەم مێگەلنی ئەوە دیوێکیان دیوە بڵین حزبێکە وەک باس بگەین تەنانەت دوژمنیشیان بۆ ئێمە تابەش کرد بەس مێگەل بیر لەوە ناکاتەوە بیر لێ ناکاتەوە ئەو جگەلەوەی خاکیان ینی شوێنێک نەماوە هەڕاز نەکرێ یعنی ئەو خاکەی ئێمەیان تەفرت و ناکردووە بەڵام مێگەل دیسان هەر سەریان بۆ بات ئەو جاری لە بواری ڕاگەیان هەماشت بە مێگەلەکری باشە سیرکەن چەند کەناڵی بڵین ئەوە تێ تۆ سەتەلایتت هەیە چەند کەناڵی مەحەلیتی ئەوە جگە لە پەیج و لە سایتی وشتانە چەندت هەیە چی ئەوانە بڕێەوە چێ لایکی ئەو پەیج و تەنانەت نەک سەیری کەناڵەکانەکان مێگەل بڵین لایکی پەیجەکانیشی کردووە بیر ناکاتۆ بریکاکە ئەوە خێر باشە ئێستاەوە 5 کەسی لەسەرە بەنموناریەکی مانجی ملیۆنش دەدێت 5 میلیۆن لەکوێ دەی پارە هێری مێگەلیە ئەی گەلەکەیە دێن لێت زنە دەنەوەوانە بۆچی بۆی بە مێگەلیانکەنەوە واتە تاک بە خۆی بەرپرسە دێ لایکی ئەوەکانیانەکە پەیجەکانیانەکە لاکی سایتەکانیانەکە بۆی کەی سەیری کەناڵەکانیانەکە وەرە یەک سوودی ڕاگەیانی کوردین پێ بڵین کاکە جگە لە ژاوەژە یعنی بەس ژاوەژاوەکت بۆ خوڵقین بەس بە مێگەلتەکە بەس لەسەر قوتی تۆ ئاژیەوە هیچکە نیە خۆ تۆ بۆ لایکت کردووە ئەن لایکی کە کاکە ئەن لایکی کە خلاص ینی تۆ چ کارت بەو پەیجانێ چ کارە ینی چ سوودێک لەو پەیجانە بینی سیرکەن ئەو پەیجانەی بڵینەوانی سوودمەندن پەیجی بڵین ئەو پەیجانی کە زانیاریەدەن سیرگامیشت دەست بە دوعا ڕاوەستانە داوای بڵین لایک و کۆمنت و شتی واگەن بۆ چکە مێگەل حەزی لە شتی ئەوە نییە پەیوانی و ئەوە سوودی هەیە بۆ ئەخرەوە بە لەوەڕ پێی نەناسێنرێ ئەوە لەوەڕ نییە تۆ پیش ناکەیانی ئەو بە دوای شتانەدا بچی بەڵکو بە دوای هاشتی شتی بێسەر و بەرە بە دوای و گەمژانە بکەوە کە باستێرە کراون بوت چی ئەو گەمژانە باستێراکە یار بە مێگەلوەکانن باستێرانەکە ڕاگەاندن فیانەدا مێگەلش بە چاویە بیر ناکاتەوە تۆ چ کارت بۆدا گەمژەیەکی باستێرەکرا و دێ کەناڵەکان چاپێکەوتنی لەگەڵەکان بابیکەن کەیف خۆتیان بابیکەن ینی ئەوان بەس بۆ دەکەنە مڕیا ینی بۆ دەکەنە بەران پێ ینی واد لێکەن کە گوای ئەوە گەورە نیە کاکە ئەو بەس بە گەمژە دەکەن بەس دەتمەڕێنن باشە
هەرچی ڕاگەیانی کوردیە بەس دەتمەڕێنی و دەتگەمژێنی بە هەموو کەناڵەکانیانەوە هەر هەمان درۆت لەگەڵەکەن تۆ تەوێ کۆبنەوەی سیاسیەکان لە ڕاگەیان ناباز بکرێن تۆ ئەوە دەوێ یعنی ئەوە هەریش نەبی دەچم باسی مراویەکی بڵێن فلیپینت لەبۆ دەکە یعنی بەس بۆی نیە بڵێن ها و هەواڵ هەیە ئەخ مراوێک لە فلیپین شتێکی لێ هاتوو چ پەیوەندی بە توێ بەس ژاوەژاوژە یاک پارچە ژاوەژە بۆ ئەخر مێگە لەبێ بشێوێنرێ بێ واتە بێ سەرقاڵ بکرێ سیر کە ڕۆژ هەیە لەم وڵاتی ئێمەدا قەیرانێک دروست نەبێ ڕۆژ هەیە حەدەسێک نەبێ ڕووداوێک نەبێ وە ڕاگەیانەکان نێن گەورەی بکەن بۆچیە بۆی مێگەل مەشغوڵ بێ مێگە لەبێ مەشغوڵ بکرێ چکەگە مەشغوڵ نەبێ بیر ناکاتەوە واتە ئەگەر کاتی مەشغوڵی ناکەیت و واتە دەرفەتی بیرکردنەوەی پێدەی ئەوە نانوێ مێگەل بیر بکاتەوە چکە ئەگەر مرۆڤ بیری کردەوە لە ناو مێگەلەکە دێتە دەرێ واتە گرفتەکە ئەوەیە کە بیر ناکەیت و تۆ خۆشت بوویتە هۆکاری ئەوەی کە بیر ناکەیتەوە ئەزم تۆ لە ناو مێگەلەکەدای وەرە دەرێ وەرە بە تەنیا بیرکەوە یعنی یەک ڕۆژ بایکۆتیان بکە یەک ڕۆژ زیاتر نە بزانام مێشکە چەند مرتاحەکە تو بزانام هەرچی مشکلەبی هەیە بەڵام ڕۆژانە بیر بکەوە بزانم تۆ مشکیلە هەیە نەتبێ بەهۆی ڕاگەیانەکانەوە هەموو شتێکیان گەورە کردو لە تو باشە وەختی هەڵبژاردنەکانە دیسان زۆر نایەکەت بۆ لێدەنا هەرەمان گاڵتە و گەپە چکە هەموو ڕاگەیانەکان حەزبین خۆ حەزبەکان بەڕێویانە بن حەزبەکان پارە چێ دەین کاکە خولاسمە بۆیان نابارێ هی من و تۆیە دەیدسن هینەوەکانی من و تۆشە دەیدسن ئێوانە دزن دەیدزن و دێن بەچی سەرفەکەنەوە بۆ مەڕانی من و تۆ ئەوێ خۆ زیاتر نییە سەیریانکە دێن هەر کات بیانەوێ ئێران بۆکەن بە شەیتان کەیفیان لێ بدەیکەنەوە ڕەحمان بەغداد بۆکەنە شەیتان کەیفیان لێ بدەیکەنەوە ڕەحمان بۆ وەزارەتێکیان داتێ بەغدا ئەیترە بتۆ ڕەحمان وەزارەتیان نەداتێ کورد و عەرەب برانیە ئەو هەیە مێگەلش دەڵێ وەڵی وایە کاکە وەڵەوانیە تۆ بتێوێ و نەتەوێت لە ناو عراقدای کاکە ڕازی بە بەوەی کە لە ناو عراقدای ئەبێ ئەوە بەزانی تۆ بە تەمای و مڕیعانە مەبە ینی بەس گاڵتەت پێکەن کاکە وەڵە بە وەزارەتێک دەتفرۆشن بە وەزارەتێک دەتفرۆشن ینی بڕۆ کاکە کتێبەکەی برێمەری بخوێنەوە ینی بزانین لەسەر بابەتی دەستور و ئەوانە چ دەڵێ برێمەر چ دەڵێ بڵۆن کتێبەکەی خێزانەکەی بریمەری بخوێنە ینی ئەوانە کۆمەڵێک راپۆرتی تر هەیە هی ئەمریکا و بەریتانیاوانە لەسەر و مڕیعانە بڕۆن بخوێن و بزانەوانە چین وەڵە بەس بە مێگەلتانەکە نەزم بەس بە مێگەلتانەکە ئیتر تۆش پێت وایە ئەگەر و مڕیعە نەبێ لە پێشت بڕوە ئاو دەدبە وەڵای ئەوەیە تووشی ئاوەکەتەکە ئەوەیە وهای لێکردوی ئاو بدبە بە ئاو برنت دەبە لە دیوی ئایدۆلۆژیاوە هەرەمان گاڵتە و گەپە ئایدۆلۆژیا واتە بە مێگەل بوون یعنی تۆسقاڵە گومانت لە بە مێگەلبوونی خۆت نەبی بۆ چکە تۆ بە یەک ئاراستە دەڕۆیت و بە یەک شێواز بیرەکەیت ئێدەی ژیان فرە ڕەنگە کاکە فرە ڕەنگە تۆ ئەتەوێ هەمووی بینی بیکەی بەو ئایدۆلۆژیای کە جەنابەتەتە شتوان نابێ بۆ تۆ ئەبێ بۆ چکە تۆ مەڕێنراوی تۆ پێت وایە ئەوێ بۆ تۆ وایە بەڵام تۆ مەڕێنراوی من وەکو تۆ نیم کاکە من وەکو تۆ بیر ناگەمەوە دێ خۆ تۆ چی لەم نەکەی من ڕەشەکەیتەوە لە دنیا ئێدەی منیش مافی ئەومێ بژیم ئەوی تریش مافیە ئێ چیە لە ناو مێگەلەکەی تۆدا نییە ئەبێ هەمووی ڕشکیە نە واتە هەتا پێتان دەکرێت من هەمیشە گوتومە ینی لە ئایدۆلۆژیا نزیک مەبنەوە لە ئایدۆلۆژیا وەرنەدەرێت کاکە جاییتر هەر ئایدۆلۆژیا ینی ئەوە مۆزوع نییە بەس مەڕاندنە هەزم بەس مەڕاندنە سێکتەرێکی دیکە ینی کۆمەڵێک مڕیای تر پێیا بووینە بەشێکی زۆری هەڵبەت من هەر هەمووی ناڵێم ینی بۆی بە هەڵە نەگە ینی لە هەموو شتەکان مەبەستم هەر هەمووی نییە زۆرینەکەیە چونکە بنمونە لە ناو حەزبەکانە کارکتەری باشتیە کاکە تۆ کارکتەری ئینسانی ڕێگت هەیە بنمونە لە ناو ئەندام پەرلەمانەکانە ئینسانی باشت هەیە ئینسانی باشتێ بەڵام ئەوانیش لە لەوەڕەکەی خۆیان خۆش نابن هەمووی دەڵێ دێم داد دەمەزرێنم بنمونە دەڵێ داد دەمەزرێنم ئێ مێگەلەوەی دەوێ
ئەو بیر لەوە ناکات و کاکە تو 4 پارێزگاتی 4 پارێزگا ئاخرەوە هەموو خەڵکە لەکوێ دامەزێنی بیر لەوە ناکات و بڵێ ئەرێ کاکە بۆ دەست بۆ لە وەڕەکەی خۆت نابێت موچەکەی خۆت کەم ناکەیەوە ئەم مێگەل بیر لەوە ناکات بەس بیر لە لەوە ڕکات و دەڵی داد دەمەزێنی ماڵە بڕۆ دەنج پێ دەمانە سەیریان کەەوە بە هەمووی بە مێگەلکردنەوە بابەتە تۆ بیرکەوە آخر هەر 4 ساڵ زارێک 100 کەس خانەنشینە بێ بە 4 ملیۆن قسووری دوای 40 ساڵی دیکە وڵاتە چی لێ دێ ئەوەی وەرێکی دەی بیدێ خانەنشینەکەن ئەوە جگە لە وەزیرەکانن ماشەڵڵا ئەو هەموو وەزیرە ئەوە کاتی خۆی پرۆژەکەم پێدان 2 ساڵ پێش ئێستا پێمدان کە بەر لەوەی ئەو قەیرانە بەو شێوازەی لێوێ پرۆژەیەکم پێدان بۆی هەم حکوومەتەکە بچووکەنەوە هەم یاسا و ڕێسایەکان تۆزێک دەستکاریکەن من لە کۆمەڵە خاڵە 11 خاڵ بوو 12 خاڵ بوو کۆم کردبووە پێمدان بڕوا فەرمونون ئاشکرا پێیان گوتم هەردوو لایەنەکە پێیان گوتم گوتیان وڵا پرۆژەکە زۆر جوان بەزەمە ناتوانین جێبەجێکی بۆ ئەخم مێگەل هەر دەگەڕێتەوە یعنی کاتێ کەسێکیان کردوتە بەنمونە وەزیر ئێوش مێگەلێکی مێگەلەکەی ئەو ئەگەر لە وەزیری نەبی ئەم ڕیاعەکەی لەوێ نەبی مێگەل قبول ناکە هەرە گەڕێتەوە ئەوانی حزبەکانی سیرکە یعنی هەریەکی مێگەلێکی لە ناو حزبەکەشا دروست کردووادا هیچ حزبەک نییە بڵێ ئەو مێگەلی منێ بە کاملی ئەوە نییە یعنی هەر مڕیاعێک لە ناو حزبەکان هاویش مێگەلەکی بە دوای دەڕوان ئەم مێگەلەوەی دێ بۆیە ناوێرن وەک باسم کرد نەسکرتێرەکان بگورن ناتوانن دەستکاریان بکەن ناتوانن هەڵبژاردن کەن لە ناو خۆیانە وەکو کۆنگرە و شوە ناتوان ناوێرن ئەبێ لیستەکە ئامادە بێ ئەبێ مڕیاعەکان لەسەر شتەکە ڕازی بن بۆی مێگەل مێنێتەوە گەنا مڕیاعەک بکشێتەوە لە حزبەکە مێگەلەکشێتەوە حزبەکان بڵین ئەوە دەبن گرفتیان بۆ دروستەوێت سێکتەرێکی ترت بڵین کۆمەڵی کەست بۆ پەیدا بووە ناوێن لە خۆیانە باخواست باش لە کاتێکە مێگەل بیر لەوە ناکاتۆرە کاکە تۆ هەموو ڕۆژی مێشکت بردوین ئەوەندی بڵێ ئەو میلەتە زۆرینەی مسلمان بانجی چیمانەکەی و کاکەجارێ یعنی ئێمە مسلمانین دیسان مسلمان بوونی خۆمان ینی ئەو جارەی یعنی چ بکەینەوە ینی مسلمان جارێ ببینێت ببین بچن مێگەل بیر لەو شتانە ناکاتەوە دێن حەکایەتانیان بۆ جێڕنەوە ڕوا بفەرمون ویان باسی بۆ بەهەشت و جەهەنەم شتووە بۆکەن یعنی کابرا ئەگەر چوبی فەرع بە فەرع گەڕابی ناتوانێت وەسفە بدازانێ بەس مێگەل بیر لەوە ناکاتەوە بڵێ کاکە وەسفەی چی هینەوەەوە ئەو بۆ خۆی حەکایەتە ژێرتەوە مێگەلەوەی نایە مێگە زرای دەڕژێ دڵی جاندەم ئاگرەکەی وایە ینی ئاگرەکەی نەوەکە بەهەش خۆشەکەیەوەیە وەسفە چی وا دەداتێ ئیتر ینی ئیسان شەرمەکە بەڕاستی گوێ لە وەسفە نەگری چکە درێگە زۆر بە معقولی دەکرێت ئیتر مەشهدێکیان بەنمونە بۆ دانێن ئیتر میوزیکە کەشیان بۆ دانێنە ئەو میوزیکە لە ڕووی ئەوەی شارەزای زانستی هیپنۆتیزم بێزانی کاریگەریەکەی چییە ینی خاوە کاتەوە بۆی ئەوەی دایانەوە ڕێک بیخەنە مێشتی ئینسانەکەەوە جگە لەوەش بەناو بانک خوازەکان دێن چیەکەن لە وەڕی خۆشە دەنا مێگەلەکە ئەڵێن فلان دوو عابکە ئیدی شەکەی دوتەوە ملیارە خێر دەکات تۆ بڕۆ قورئان حەفزکە قورئان بخوێنەوە هەر پیتێکدا خێرت دەگات مێگەل دەدەن وەڵای شتێکی باشە لە کاتێکە قورئان بۆ تێگەیشتن ناتوە کاکە ینی هەر خودی کتێبەکە وا دەڵێ ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر هەر خودی خۆشی پرسیارەکە کاتە بۆ چکۆویش دەزانێ مێگەل هەیە ینی ئەوش دەزانێت ئایتی مێگەلەکە بیر لەوە ناگاتەوە بیر لە ڕواڵە دەکاتەوە ڕووکەش پەرستی دەست نوێش چۆنە نازانم بە فلانشت چی بڵێن بە کام قاچینە WC کاتی خەوتین سودوعا مێگەل ئەو شتا بێسەر و بەرانەی دێ ئەو بیر لەوە ناکات و بابە ئیمان شتێکە پەرستن شتێکەوە بۆ چونکە ئەوانیش بانخوازەکان دێن چیەکەن ئەڵێن فلان مڕیاع کە دەڵێن ئەوە زانە بە قەولی زانە ئانی مڕیاعەکە واتەوانیش هەر مێگەلن بە دوای مڕیاعێکا ڕۆیشتون باش ئیترانی مێگەلێک بە دوای ئەوان داڕوون تۆ ینی مێگەلی دوای مێگەلی زۆر خراپ دەبی و ڕاستی بەڵام مێگەل بیر لەوە ناکاتەوە ئەزم مێگەل بیر لەو شتانە ناکاتەوە هەر بە دوا داچێ ئیتر مێگەل ئەم ڕوو کەشپەرسیەوێ وێ بەم ڕوو کەشپەرستی ئەم ڕوو کەشپەرسی لە ئاینەوە خلاص بڕە ئەسڵەن ئیمان وەک باسم کرد ئیمان شتێکە پەرستن شتێکی دیکێ ئەوە ڕۆژێک دەکرێت وەک خۆمیانی بڵین بۆ کەناڵەکەی خۆم بە باسی بکەم ینی ئیمان شتێکات بەمبانە قورئانیەکە بڵین چکە زۆرینەی کۆمەلگای مە بڵین مسلمانە یاخر ئیمان شتێکە کاکە
و پەرستن شتێکی دیکە بەڵام ئیتر مێگەل ئەوی ناوێ ڕواڵەتی دێ هەر ڕووکەش پەرستی دەوێت واتە تۆ چیت لەبەر چی دەخۆی بە کام دەست دەخۆی یانێتە دەستەکانیان لێمە کردوتە دوژمن مەسە تۆ بێ فلان وا دابنیشی وا بڕۆیت وا بیت و واتە هەمیشە ئەوانە قسەیان هەیە بۆ هەموو شتێک دەزانی بۆ هەموو شتێک قسەیان هەیە مێگەری ژەوەی دێ بۆ ئەخدێ بۆ هەموو شتێک لێ بخوردێ مێگەل ناتوانێت بەخۆی بڕوە ئەوانە وازیان لە بیرکردنەوەی خۆیان هیناوە کاکە مێگەل بۆیە دروستە بێ چکە بیر ناگاتەوە ئەمە بە دوایین شت بێت بۆی کاتان زۆر نەگرم لە مەجای معریفیشە هەمان بەزمە باشە گەنجێکت نەزم هەر کەسێکت دێ قساکە هەر شتێک دێ بڵین محازەڕێ گوایە باسی مەجای فکر و فەلسەفە و شتانەکە ئەوەندە باسی سۆبجێکت و ئۆبجێکت و ئەنتۆلۆژی و فەندەمێنتالیەت و ئەو قسە پوچپوچانەکە گوای ئەوە چامەگاکە بەکاردێ مێگەری ژەوەی دەوێت لێی پرسە بڵێەوە چی گۆ دڵی نازانەوە ئێوە چۆنە ئەڵی وڵی کەسێکی زۆر بتوانێت ئێدەی تۆ تێگەیشتنەوە ئەخم مێگەل خۆ ئەستن عقلی نییە بۆ بیرکردنەوە ئەو بەس چاوی هەیە دەیبینێت وەگوێ هەیە بڵێن دەیبیست و تەواو زیاتر نییە یانگوێ لێوە خلاص ئەو دڵی ئەنتۆلۆژی و فەندەمێنتالێت و ئەرستۆکراتێتەوە و دێ قسە پوچپوچانە بۆکە شەرمی بە زمانەکەی خۆیەتی باشە لە بەرامبەردا مێگەل دەڵێ وەڵاوە دیارە لە کوردی نیمان ئەسڵەن ئەوانەی باسی شتە دەکەن هەلیان پسە بزان کوردی دەزان بڕوا بفەر من نایزان باشە کوردی نازان یان ئێستا من کە من هەمیشە بڵین بە کوردی شتەکان دەرە بڕۆ چەمک بەکار نایەنە من بڕوا بفەرمون من کوردیەکەم تەواو نییە کوردیەکەم تەواو نییە کوردی زمانی زۆر ئاڵۆزە زۆر فراوانیشە وشەمان گەلێک گەلێک زۆرێن یعنی بۆ هەر بابەتێک بۆ هەر شتێک 4-5 وشەمانەیە کاک زمانەکەی ئمە زۆر زۆر دەوڵەمەندە ئەسڵانە بێت دیڕاسە بگرێ زمانی ئێمە ئەو کاتە بۆت هەیە تۆ بڵێ من کوردی ئەزانم نەک بڵێ کوردی زمانێکی لاوازە تۆ دان بەوە دابنێ بڵێ نایزانم کاکە ئەبەس مێگەلەوەی نایە مڕیا نابێ ینی مڕیا ئەبێ بێ بە پێش بابدا بڕوە نابێت دان بە هەڵە دابنێ ئەو مێگەلە خۆ نازانێ و شیری گوێ درێژی خوارد کاکە ئەوە نازانێت بۆیە چیەکەن دێن فەیلسوفێک نازەمە کەسێکی بیانیت بۆ دەکەن بە میزەڵانێک باش لە کاتێکە ئەوەندەی گەورەکان ئیتر گەنجەکان نازان بە نەزانی وەلێشی پرسە بڵێ نەزانی پێی ناخۆشە یعنی بڵێ تو دەزانی دڵی ئاری وڵە دەزانم ینی هەر ئەستن لەوانێ گاڵتەش پێ بکەم یعنی پێی ناخۆشە بڵێ تو نەزانی پێی ناخۆشە قبوڵش ناکە ئەو گاڵتەت پێەکە بۆ خۆ نازانی بە مێگەل کراوە ئەو نازانێ دێ وێنەی پرۆفایلەکەی بنمونە باگراوندی پرۆفایلەکەی ئەکاتە فەیلسوفێک شتێک لە کاتێکە زۆربەی ئەوانەی ئەوجا خۆ خۆشیەکەی بزانێت چی دەیە ئەوانەی کە وێنەی پرۆفایلەکانیان یا باگراوندی پرۆفایلەکان بڵێن دەکەنە ئەوانە بڕوا بفەرمو بەشێکیان ئەوانەی کە وێنەکانیان داناوە ینی تۆ فەیلسوفت هەیە کە زۆر بە میزەڵان کراوە فەیلسوفت گوایە لەناو قەوسە فەیلسوفت هەیە پیدۆفیل بوو باشە ئەوە جگە لەوەی هاوڕەگەز خوازیش بوو پیدۆفیل بۆ بەڕێزانێک کە تی ناگەن یان بە هەر بە عشایری ویدی منداڵ باز بوو باشە بەناو فەیلسوفت هەیە هەرچی قسەی پوچە بە نمونە بڵێن بەرامبەر بەژن کردێتی کەچی شەو تا بەیانیش لە تیاترۆخانەکانە کاتی بەسەر بردو بۆ پارەشی داوە ئەوە تا قسە شتێک بووە کردداری شتێکی دیکە بووە ئیترەوە بە میزەڵانیش کرا فەیلسوفت هەبووە باسی ئاشتی و بێکۆژیانەکە باشە لەگەڵ خاو خێزانەکەی خۆشی نەگونجاوە نەگیەکیان لەگەڵ چواریان نەگونجاوە باشە ئەو گوتمان یەک خراپ بوو دوو خراپ بوو کاکاتی دووەکەیتی وادا نەگونجانە فەیلسوفت هەیە باسی پەروەردەکە بە جۆرێک دیکە بوو باش بەڵام ئەوانە بە میزەڵان کرا کاتێ تۆ دی قسە لەسەر بابەتانە ئەەکەی بە مێگەلبووەکان خۆی سیرەکە لەوەدایە ئەوانە جگە لە مێگەلەکەی خۆیان ئەوانەی تر بە مێگە لەزانن ئەو خۆی سیرەکە لەوەدایە هەنی خۆشیەکە ئەوێ واتە ئێمە مانان چونکە لەنا هەم مێگەلەدانین ئێمە مێگەلەکەین ئەوان هەونین ئێمە ڕاستەکەن چونکە ئێمە شتێکی جیاوازی و پێیان وایە ئەو جیاوازی ئەویش مێگەلیە چکۆن لەناو مێگەلەکەدا نازان
کاتێک ڕاستیەکانیشان پێڵێ قبوڵی ناکەن بۆ ئەخر مێگەل ئێوێ وەک باسم کرد ئەبێ بڵێن بەرانێک بە پێشی دا بڕوە و یەکێک بێ لێ بخڕێەوە بەخۆی ناتوانین بیر بکات کاتی پێ ئەڵەی کاچی برا تۆش کوردی تۆ ئینسانی ئەتوانێ بیر بکەیت و گاڵتت پێکە باشە گاڵتت پێکە و پێی وایە تۆی کە بە مێگەل بووی ئەو نییە بۆ چکە تۆ ڕاستیت پێگوتوە ڕاستی پێت گوتووە گوتوتە کاکە تۆ مەڕووماڵات نی ئەتوانی بەبێ مڕیاش بڕۆی ینی مڕیاش نەبێت تۆ ئەتوانی بڕۆی بەزەو دەڵی ناوڵە من ناڕۆم دەبی یەکێک بێ فیکەم بۆ لێدا بۆی بڕۆم بە فیکەش بم گەڕێنەوە وە لە وەڕەکەشەوە هەیە لە مەجای فکرە ئیتر لە مەجای نووسین تا هەمان گاڵتە گەپە بە مێگەل کراوتێ تۆ لە مەجای ئەوەی نەزەمەوان ئەوانەی ئێستا گەمژە بە ئاستێرەکراوەکان ئەوانیش هەماشتن دێن یەک ناوی لە خۆی نایە شاعری کە دەڵێ من هونەرمەند دەڵی نازم چیم هەریەکی هەریەکی مێگەلێکی دابڕاندووە مێگەلێک بە دوای کەوتووە بەس پێم بڵێ سوودی ئەوانە چی ئازیزم ینی تۆ بۆ حەزت لە یەکێک لێت بخڕی لێ تۆ بۆ بیر ناکەیتەوە خۆت تۆ بۆچی عەقڵت بەگەڕ ناخەیت تۆ خۆ مەڕووماڵات نی مەڕووماڵات بە سروشتی خۆی وایە ئەبێ لێ بخوردرێن بەڵام تۆ ئینسانی ئەتوانی خۆت بەڕێوەبەریت پێویست بە مڕیاەک نییە بە پێشت داوڕوە لە هەڵدێت هەڵە تۆ خۆ دەتوانی بە ڕێگا داوڕێ بارحاڵ من باکاتان زیادن نەگرم و دەخوازم ئێستا بەرچاوڕوونیەکم دابێتە بەڕێستان و ئەو بابەتانی تر باسم نەکرد با بێتە بەشێک بۆ گفتوگۆی بەڕێستان و هیوادارم گفتوگویەکی هەمنانەی لەسەر بکەن و دەخوازم وەک ئینسان بە پێوە بژین و هەر بەم جۆرەش بمرن چاوی یەکە بەیەکەتان ماچەکەم ماڵی متەناوە و خوازیارم لە هەڵەو کەم و کوڕەکانیشم چاپۆشی بکەن سوپاس بۆ جێگرتنتان کاتێکی خۆش